کانونیون 2026 لە پاریسی پایتەختی فەڕەنسا کەوەکەوەی جارێکی دیکە ژەهری سایتس پیکۆ لۆزان و دەوڵەت نەتەوە دەرخواردنی کوردان بدەن. ڕێکەوتنێک بۆ هەڵەشانەوەی ڕۆژانەی کوردستان لە دژی کوردی ئازاد ژنی ئازاد. کاتێک پلانگەڕیە نێودەوڵەتێکی پاریس لەسەر ڕۆژاوای کوردستان دروست بوو، پێشوو پەلامار بۆ سەرهەد و گەڕێکی کوردنشینی شێخ مەقسوود و ئەشرەفی حاڵ دەستیان پێکرد و ویستیان ئێرانیی کورد تاقیب بکەنەوە. بەڵام کوردی ئەمڕۆ لەگەڵ شەڕوانەکانی باوی پلانگەری و داگیرکاریدا وتیان نا. تەسلیم نابیبوون بەخۆدان دەکەین. بەخۆدانی مێژووی و پێوێنەی گەل و شەڕوانە هەموو دنیای سەرسام کرد و گەلی کوردی خستە ناو یەک سەندەر و یەک بەرەو دەرفەتێکی مێژووی بۆ یەکبوون و یەکڕێزی ڕەخسان. زیاد خەدوور، ناسا بە زیاد حەڵەم، فەرماندەیی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ حەڵەم لەگەڵ گەرێنە ئەمارە لەیلا قاسم، دڵبرین، فاقشی، هەوار و ڕۆژووی کە لە کاتی بەرگریکردن لە گەڕەکەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە بەرامبەر هێرشی سوپای سووریا و گروپە چەکەکان لە دەیکانونی 2026 گەیشتنە پلەی شەهادەت بوون بە هێمای خۆراگری و داستانێکی دیکەی گیانفێدانی گەلی کورد. لە جوانەی کانونی دووەم چەکەکانی سووریا و داعش کە فەرمانەکانیان لە دەوڵەتی داگیرکەری کرد وەردەگرت هێرشیان بەدەستە شارەکانی ڕاقە، تاقا، دێرز و حەسەکە و شەکۆریە و هێرشانە گەیشە شاری کۆبانێ و لە هەموو لایەکەوە گەمانکرا. ئیتیدەرکەوت ئەم پلانگەریە بۆ قەتکردنی گەلی کوردە. بۆ ئیدارەی خۆبەڕێوەری مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدا سەربەربەریان بۆ ڕۆژاوای کوردستان وەردەگرت هێرشیان بەدەستە شارەکانی ڕاقە، تاقا، دێرز و حەسەکە و شەکۆریە و هێرشانە گەیشە شاری کۆبانێ و لە هەموو لایەکەوە گەمانکرا. ئیتیدەرکەوت ئەم پلانگەریە بۆ قەتکردنی گەلی کوردە. بۆ ئیدارەی خۆبەڕێوەری مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدا سەربەربەریان بۆ ڕۆژاوای کوردستان هەرکە سەفەربەری ڕاگەیەندا بە جارێک کوردان لە چواربەشی کوردستان و وڵاتانی جیهان خڕۆشان و هەست و ویژدانی کورد بوون بەرەو ڕۆژاوە کەوتە جوڵە. لە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی نیشتیمانەوە گەنجانی خۆنەویست لە ژن و پیاو لە مامۆستا و خوێندکار پزیشک و پێشمەرگە و نووسەر و ڕۆژنامەنووس ڕێگەی ڕۆژاوایان گرتە بەر و سنوورە دەستکردەکانیان تێکشکان.
لە شار و گوندی خۆیانەوە دەرکەوتنە سەرشەقا بوو بە خۆپیشاندان و گرتبوونەوە و چالاکی وجبونا خبطة و سركبتين دخازن از هیوی دکم جبا کمجوینا و امجام خورد جبو تبایی گلی کردستانه درکبه راستی دیسه از بری خفتنا خود دست بکم دخازم سپاسیان تبایین گلی من یکو پشکیران شورا شروع جبا کری آکل گل هیزی من گل هیزا قصده هیزی یپجه کل دوا شهر داویدا شهر کبری سری ساله هاتی کرن یکل سکینی لگل ما سکینی خازم جوی دست پی بکم راستی وکی ودزانن ام بری به چند ماه به واجه کی گراندا در باس بون به بختی هاته کرن ایریشه کی مزن هات سرما هات مشانده گلی میرو جوا لهنبر تنابونی هات روها مدد کن لدر دوری شورش روجاوا پارستان گلی روجاوا یکته کی ای کردی مزن هاته چیکن دوا یکتی دا گلک انسان من هر وقت خدا نخویا کرن گلک خواتن ای پروتستو خواتن ای پشکری لدیاسپورا لدربار اروپا هاتن چیکن سال باشوری کردستان مدید مشین مزن چه سلیمانه چه هبلیره و باجاری بلیتر هاتن چیکن و بریو دچید بەڵکو لە ڕێگەی بەکارهێنانی پێشکەوتووترین تەکنۆلۆژیای سەربازی و هەروەها بەکارهێنانی هەموو ڕەهەندەکانی ژیان وەک چەکێک دژ بە مرۆڤ و کۆمەڵگا پەرەدەسێنێت. وەکو نمونەی سووریا و ئێران و وڵاتانی کەمدا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە ناوەندی ئەم شەڕە و نەخشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمەکە بە گوێرەی دەرەنجامەکانی ئەم شەڕە گۆڕانکاری بەسەردا دێت. نیشتیمانەکەمان کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکی مێژوویی و کولتوری و کۆمەڵایەتیەوە بڕەپشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بۆیە هەر جۆرە گۆڕانکاریەک لە هەرێمەکەدا کاریگەری لەسەر کوردستان دادەنێت و تێکۆشانی ئازادی خوازی کوردیش کاریگەری لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی دەوڵەتانی دراوسێ دادەنێت. دۆخی سووریا، دۆخی ئێران و پەرەسەندنەکانی باکوور و باشوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان سەلمێنەری ئەو ڕاستیەن کە هەمومان یەک نەتەوەین و چارەنووسمان گرێدراوی یەکترە. هەر پەرەسەندنێک لە هەر بەشێکی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەشەکانی تری کوردستان هەیە. یەکەم وانە و ئەزموونێک کە لە مێژووی کورد و کوردستان بیگرین ئەوەیە کە هەر کاتێک پەرتەوازەیی و دابەشبوون لە ناو کورددا هەبوو بێ هەمیشە تووشی پاشەکشە و شکست بووین. کورد نەتوانای قۆستنەوەی دەرفەتەکانی هەبووە و نەئامادەکاری پێویستی بۆ پێشهاتە تازەکان کردووە.
دروشما ڕۆژانێک شەقامەکانی پڕ کردبوو لە هاواری کوردبوون. ئەمڕۆژ لێرەوە هەمان دروشم بۆ ژیان و کوردبوون دەڵێینەوە. ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش و بەخێر بێن. ئەمڕۆ هەموو لێرەین بۆ تەواوکردن و بەردەوامیدان بە خەباتێک کە واتای بە بوون و ناسنامەمان بەخشیوە. خەباتێک هۆکارەکەی جەور و ستەم و نادادی و هێرشی توند بوو بۆ سەر بەشێکی جەستەی نیشتیمان و پارچەکانی تریش بە هەمان ئاست ئازاریان پێگەیشت و هاواریان لێبەرز بووەوە و پێکەوە بە گشت داگیرکاری و جینۆساید و کوشتنی کچان و کوڕانی گەلەکەماندا چوونەوە. بەڕێزان، ئەمڕۆ هەمووان لێرەین بۆ گەیاندنی سوپاس و پێزانینی کوردانی ڕۆژئاوا بە کوردانی باشوور. لێرەین تا پێتان بڵێین سوپاس بۆ ئەوەی لە دەرەوەی ئایدۆلۆژیا و ئاین و سیاسەت و حیزبەتیەوە هەمومان پێکەوە بوون و هەمووان بۆ پاراستنی نیشتیمان ئامادە بوون گیان بەخت بکەن. لە شارەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجەوە ڕۆژانە سەرشەقامەکان و لە سەر سنوورەکانیشەوە بە گیانی بەرخۆدان و پێشمەرگە ئاسا هەنگاوەکانتان بەرەو ڕۆژئاوا بەردەوامی پێدا و وەک پشتیوانیەکی میلی چوونە لای برا و خوشکەکانتان و پەیامی پشتیوانیتان پێگەیاندن. بەڕێزان، ئەمڕۆ مەراسیمێکی تایبەت بەڕێوە دەبین، مەراسیمی سوپاسگوزاری ڕۆژئاوا بۆ باشوور. دەستپێکی مەراسیمەکەشمان هاوکات لەگەڵ گوێگرتنی سرودی ئەیڕەقیب چەند ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێ دەکەین. ئەگەری گۆڕانکەرێکی گەورەدایە تەواوی دەوڵەتانی ناوچەکە بەوانەشەوە کە کوردستانیان بەسەردا بەشکراوە لە ڕووی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیەوە بە دۆخێکی ناسەقامگیر و ئاڵۆزی سیاسیدا تێدەپەڕن. هاوچێشەکان دەگۆڕدرێن، پەیوەندەکان نوێ دەبنەوە، هێزە ناوچەیی و دێودەوڵەتەکان جارێشتر دەیانەوێت ناوچەکە بە پێی بەرژەوەندی خۆیان داڕێژنەوە. لە نێو ئەم هەموو گۆڕانکاریەدا کورد جارێشتر لە بەردەم دوو ڕێگادایە، یان بە پەردبوون و ناکۆچی خۆی بکاتە قوربانی مێشوو، یان بە یەکدەنگی و یەک هەڵوێست دەرفەتداکە بگۆڕێت بۆ دەستکەوتێکی نەتەوەیی. گۆڕانکاری مەترسیەکانی سەرەتای ئەم ساڵ لە ڕۆژئاوای کوردستان هەمومانی خستە بەردەم بەرپرسانەتێکی مێژوویی، ئەخلاقی و نیشتیمانی. بێگومان ئێمە بانکێشکراوین لەلایەن هەواڵانمانەوە وەکو سوپاسگوزاریەک بۆی کە ئێمە لە مانگی یەک و با بڵێن سەرەتای مانگ دووە و کاتێک کە هەمومان یەک دەنگ و یەک هەڵوێست بین بەشداریمان دەکرد لە چالاکیەکانی خۆپیشاندانەکان ڕۆژانە بۆ پاڵپشتی و هاوکاریکردنی خوشکبراکانمان لە ڕۆژئاوا. هەڵبەتە هەر ئێمە نەبووین لە باشوور کە بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو تەبەقەکانەوە بە هەردوو ڕێگە زینێر و مێوە بەشدار بووین و ڕۆژانە دەژانێ سەرجادەکان، کاسبکار، پەرلەمانتار، وەزیر، خەڵکی حزبی، خەڵکی مەدەنی بە هەموو چین و توێژەکانەوە هەموو ئاستەکە جیاوازەکاندا دەژانێ سەرجادەکان بۆ پشتگیری لە خوشکبراکانمان چووکە پێمان وابوو مەترسیەکی جدی هەیە لەسەر یەکێک لە بەشەکانی کوردستان. هەڵبەتە تەنها ئێمە نەبووین لە باشوور، لە باکوور بە هەمان شێوە خوشکبراکانمان لە ڕۆژهەڵات بە هەمان شێوە، چونکەم پێشووتر ئێمە بینیومانە کە لە ڕۆژی تنگانەدا بووین خوشکبراکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان باوەشیان بۆ کردنەوە کاریگەریەکی گەورەی هەبوو. بۆ ئێستاش پێمان وایە هەمیشە هەر بەشێک کێتە تنگانەوە دەیە بەشەکانی تر هەموو باوەش بکەینەوە یەکدەنگ و یەکهەڵوێست بین، چونکە ملایەزال و هەتا ئێستا دۆزی کورد لە خەتەردایە، لە مەترسیدایە. قەزیەی کورد قەزیەیە کە هەتا ئێستا دان پێدانەندراوە لە وڵاتە داگیرکراوەکان کە کوردیان بەسەرادا بەشکراوە. بۆیە پێویست دەکات کورد ئیتر و لە مەودووە و لە ئێستەوە یەک هەڵوێست و یەکدەنگ بێت، بەرنامەدا بنێ، استراتیژێکی دوورمەودادا بنێ بۆ ئەوەی لە داهاتوودا بگات بە دەوڵەتێکی سەربەخۆی کوردی. هەڵبەتە ئەمە وا بە ئاسانی نابێت، وا بە سانایی نایە بە دەستمانەوە.
بۆیە هەموو تاکێک هەموو فەردێک سیاسیەکان حیزبیەکان وەرزشوانەکان چالاکوانانی مەدەنی ڕۆژنامە نووسان کاسبکاران پێشمەرگە هێزی ئەسکەری و مەدەنی بێکەوە هەمووی بێکەوە یەکدەست دەتوانین ئەم بەردانە بخینە سەریەک ئەم دیوارە بخینە سەریەک چین لەسەر چین بۆ ئەوەی بتوانین هەموو پارچەکان بپارێزین لەو مەترسە جدی کە لازال ڕوبەڕووی خوشکبراکان و کورد و کوردستان. ئەم میوانداریە شتێکی زۆر جوانە بەڕاستی پێمان خۆشە کە چارپارچەی کوردستان بە ئاگاین لە یەکتری ئەمە بۆ ئەوەیە کە پشتگیری لەتەوەی خۆمان کردووە و زۆریشمان نەکردووە ینی بەڕاستی بۆمان بکرێت لەوە زیاتر ئەەکەین هەمیشە بە ئاگاین لە یەکتری هەمیشە یەکمان خۆشەیە ینی توانی ومانە مشتێ لە خەرمانەکە بە زیادەوە دابنی وڵی من لەخوا بە زیاد بێ الحەمد و شکر لە چالاکەکە زۆر بەشدار بووم و زۆر پشگیریش بووم و یەکەم کەسیش بووم بۆ کەزیەکە کە ئاڵێم دژمنانمان لە قژی کچەکانمانە ترسن ئەوە منم سپاسی و کەسانەکەم کە کردیان بەترێن اینجا ئەم ڕێز لێنانش کە کراوە ئەم شەیدە جوانانە کە لە پێناوی کورد و کوردستانە شەید بوون درود بۆ گیانیان بەڕاستی شانازیان پێوەکەین فەخریان پێوە ئەەکەین ئەمانە جێگەی ڕێزن لێرە ئەم میوانداریەکە کراوە بۆ کەسانن کە توانیویانە کوردایەتی و نەتەوەی خۆیان بچەسن وەکو ژیان حسێن کە ناسراون بە ژیانی شەیدان یەکێکم لە قوربانە زیندووەکان هەمیشە پشتگیری چوارپارچەی کوردستانم بە خۆم و ماڵ و مناڵمەوە نیشتیمانم خوای گەورە بیپارێزێ و بژی کورد و کوردستان.